بینەرانی عزیز سڵاوتان لەبێت خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تایبەتدا لە دیداریشی تایبەت لەگەڵ دکتۆر ئەشواقزاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان پێتان دەگەم قسە لە سەر کۆمەڵێک تەوەری گرنگ دەکەین سەبارەت بە هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان و چەند بابەتێکی تر. دکتۆرە زۆر سپاس بۆ دەرفەتەکە بە ئێمە بەخشی. دکتۆرە مێ لەوە دەست پێ بکەم دروشمی پارتی و ئەوانی تر. پارتی دیموکراتی کوردستان دروشمی ئارامی و ئاوەدانی و پێکەوەی هەڵبژاردووە. ئەوانی تر دروشمی ڕوخاندن و تێکدان و سوتاندنە. بۆچی پارتی ئەم دروشمە و ئەوانی تش ئەو دروشمە؟ بەڵێ زۆر سپاس هەڵاوەڵێ جەنابێت و لە بینەرانی خۆشەویست سڵاو لە خەڵکی کوردستانی خۆراگەر هەمومان دەزانین کە پارتی خەوانی ئەزمموی کوردستانە بۆیە ئەو ئەزممونەی دروست کردووە و مەسئولەتی بەرپرسیاتی پاراستنی ئەم ئەزممونە بۆیە ئەگەر ملاحەزە دەکەیت دروشمە ئێمە نەکو تەنها دروشمەکانمان بەڵکو کارنامەی لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان هەمووی بریتیە لە ئاوەدانی ئارامی پێکەوەی و هەروەهاش خۆراگری. ئەگەر ملاحەزەی کارنامەکە لە هەموو سەکتەرەکانی ژیانی گرتوتە بۆ چونکە ئێمە ئەزممونێکمان هەیەەوە سیستمێکی سیاسی ئەمانەوەی پێشی خەین. بۆچی پێشی خەین؟ بۆ خزمەتێکی زیاتری خەڵکی کوردستان. بەڵام بەداخەوە ئەگەر ئەیبینی زۆربەی لایەنەکانی تر دروشمەکانیان وا دەیخوێنیتەوە بۆ لێدانی دەڕوونی تاکی خەڵکی کوردستانە. بەڕاستیش لە هەموو هەڵمەتی هەڵبژاردن لە هەموو جیهان هەموو حزبەکان چیان کردووە، چی پرۆژەیان پێشکەشی خەڵکەکەی کردووە، پێشکەشی خەڵکەکە دەکەن لە پرۆپەگەندای هەڵبژاردن و خەڵکەکە ئازادە دەنگ بەکێ دەدات. بەڵام بەداخەوە زۆربەی ئەوانەی کە دروشمی تێکدەر یان دروشمێکی سلبی بۆ دەڕۆنی خەڵکی کوردستان پرۆژەیان نەکردووە، یعنی پرۆژەی خزمەتی خەڵکیان نەکردووە، بۆیە هیچیان پێ نییە غەیری هێرشکردنەوەی سەر پارتی دیموکراتی کوردستان و هێرشکردنەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکێکە کە پرۆژەی چاکسازی جێبەجێ کرد و لە هیچ کەسێکی قبوڵ نەکرد کە مافی خەڵکی کوردستان مساوامەی لەسەر بکرێت یان گەندەڵی بکات. دکتۆرە بۆچی هەموو بابەتەکان ڕویان لە پارتیە، هەموو بانگەشەکان ڕویان لە پارتیە و ئەڵێن پارتی ینی بۆ شتێکیان پێ نییە دەستکەوتەکانی خۆیان بۆ خەڵک پیشامە بڵێ ئێمە ئەومان کردو لە 4 ساڵی ڕابردووە ئەمە دەستکەوتەکانی ئێمێ تەنها هێرشە بۆ سەر پارتی. بەداخەوە طبعاً ئەیبینین هەندێک لایەن ئەو نیزامە سیاسیەی فاشل کە پەیرەو دەکرا لەلایەنی هەندێک لە حزبەکان لە شەقامی عێراقی دژ بە هەرێمی کوردستان و دژ بە پارتی دیموکراتی کوردستان بۆ کۆکردنەوەی دەنگ. هەندێک لایەن ئەم نمونەیان هێنەوە بۆ شەقامی کوردستانی. بەڵام بەداخەوە من پێم سەیرە ئەو ئسلوبە پەیرەو دەکەن چونکە لە شەقامی عێراقی فەشەلی هێنا خۆشبەختانە لە ساڵانی ئەخیر چەند هەوڵی ئەویان دا کە بە بەردەوامی بەو پرۆژەی هێرشکردنەوەی سەر هەرێمی کوردستان و پارتی کوردستان بۆ کۆکردنەوەی دەنگ، بەڵام خەڵکەکە وشیار بوو، خەڵکی عێراق وشیار بوو لە هەموو خۆپیشاندانێک هەوڵی ئەویان دەدا کە داوا بکەن کە دەستور هەڵەوشێتەوە یان هێرشیان دەکرد لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام خۆشبەختانە خەڵک ئەو مۆدێلەیە فەشەلی پێهێنا، قسەی خۆیان و اعتراضی خۆیان ڕوبەرو حکوومەتی عێراقییان ئاراستە دەکرد. ئەم نمونە بەداخەوە ئیستا دەیبینین هەندێک لەو لایەنانە کە نەیانتوانی خزمەتی خەڵکی کوردستان بکەن، نەیانتوانی بەرگری لە قەوارەی هەرێمی کوردستان بکەن و نەیانتوانی بەرگری لە خاکی کوردستان بکەن، هەمان ئەو مۆدێلەیان هێنا بۆ هەرێمی کوردستان لە بانگەشەی هەڵبژاردن. نەکو بەس ئەمە هەوڵ ئەوەیاندا ئەو فەوزایە لە دام و دەستگاکانی حکوومەتی عێراقی لە مەرکەزیەت لە جێبەجێکردنی بریارەکانی حکوومەتی ئیتیحادی بۆ دام و دەستگاکانی خۆی ئەو مۆدێلشیان هەوڵدا بهێننە ناو هەرێمی کوردستان. بەداخەوە بەڵام جەنابەت بینیت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئیسڕاریان کرد لەسەر ئەوەیە نەخێر حکوومەتی هەموو خەڵکی کوردستانە، هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە بە بێجیاوازی خزمەتیان دەکەین و هەروەهاش ئەو هێزە کە ناوی هێزی پێشمەرگە کوردستانە هێزێکی مهمەی یەکەمی
ئەوەیە کە بەرگریکردن لە خاک و نیشتمان و خودی خۆیان پێشمەرگەکانیش ڕێگریان کرد لەو هەوڵانەکە وایان هەڵدا کە جیاکاری دروست ببێت یان فەرمانەکان جێبەجێ نەکرێت و بینیمان لە ڕووداوی ئەخیر بەڕاستی پێشمەرگەکان خودی خۆیان پێیان ناخۆشە چونکە ئەوان پێشمەرگەی کوردستانن سەر بە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی یعنی وەزارەتی پێشمەرگە ئایدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە بەداخەوە دەڵێم ئەوەی نەیتوانی خزمەتی خەڵکی کوردستان ئەوەی نەیتوانی خاکی هەرێمی کوردستان بپارێزێت هەوڵی هێنانەوەی ئەو نمونە فاشیلانە لە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەمە بۆیان ناچێتە سەر چونکە خەڵکی کوردستان خۆشبەختانە و شیارن و دەزانین ئەم حکوومەتەکەیانەوە بە خوێنی هەزاران شەهیدان ئێمە کوردستانمان ئازاد کرد و ئەم حکوومەتە نیظامێکی سیاسیەکی سەرکەوتووە و بە هیچ شێوەیەک مساومە ناکات لەسەر مافی خەڵکی کوردستان. دکتۆر یەکێتی سەرکەوتوو بوو لە شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ پارێزگاکان و یەکێتی حاڵی پارێزگای سلێمانی ئەبینین کە بەچی گەیاندووە ئێستا. طبعا بەداخەوە ئێمە بینیمان لە ماوەکانی رابرردوو داوای لە مرکزی دارایی و ئیداری هەرچەند طبعا بە پێی نیظامی ئیداری تۆ کاتێک داوای لە مرکزی دارایی ئەەکەیت کە لە ناوچەیەک بۆ نمونە هەرێمێک و سوڵتەی ئیتیحادیت هەبێت بەڵام تۆ لە ناو هەرێمێکی داوای ئەوە بکەیت یعنی ئەوە یعنی لە ضمنی نیظامی ئیداری نییە بەڵام لەگەڵ ئەوەش موافقە کرا لەسەر ئەوە بەڵام نەیانتوانی بەڕاستی بەرێبەرن بۆیە یعنی تراجعیان کرد لەسەر ئەم داواکاریە هەروەهاش ئەو پرۆژانە کە حکوومەت تەخصیصی دەکرد بۆ سلێمانی جێبەجێ نەدەکرا ڕێگری دەکرا جێبەجێ نەدەکرا بەڕاستی ئەماش هۆکارەکەی ئەوەیە بۆ ئەوەی یعنی ئەم ناوچەیە بێبەش کرد طبعا لە خزمەت گوزاری بەداخەوە پەیامێکی ناڕاست ئاراستەی خەڵکی سلێمانی دەوا کە ئەنه حکوومەتی هێرێم ئێمالی کردووە لە کاتێکە بە پێی ئەو بەڵگانە کە ساڵانە دەردەچێت هەموو ئەو مەبلەغانە حکوومەتی هەرێم تەرخانی کردووە بۆ پرۆژەکانی سلێمانی بەڵام جێبەجێیان نەدەکرد لێرە بۆیە ئەگەر ملاحەزە دەکەیت جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم خودی خۆی ئەو پرۆژانەی رانیە پرۆژەکانی هەڵەبجە جادەی مامجەلال خواعافیکە خۆیان وەکو حکوومەت هاتنە مەیدانەوە چونکە ناکرێت بەڕاستی تۆ پارە تەرخان دەکەیت بۆ پرۆژەکانی سلێمانی و جێبەجێ نەکرێت لەسەر ئەرزی واقعە ئەمە یعنی خەڵکی سلێمانی بێبێش کرد لە خزمەت گوزاری و ئەوش نابێت چونکە بەڕاستی فەرق نییە لە نێوانی سلێمانی هەولێر دوهۆک هەڵەبجەیە هەر هەمووی هەرێمی کوردستانە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە بێ جیاوازی خزمەتی پارێزگاکان دەکات بەڵام کە بینی پرۆژەکان جێبەجێ ناکرێت لەسەر ئەرزواقع وەکو حکوومەت هاتن بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژانەیە. دکتۆر وەزیری دارایی و ئابووری ماوەیەک نیگەران بوو ڕۆژتە ماڵەوە سەرچاوەکەی هۆکارەکەی ئەوە نەبوو کە داهاتی سلێمانی کەس نازانێت چی لێت ناگەڕێتەوە بۆ خزمەتی حکوومەت ئیشیشی پێ ناکرێت لە سلێمانی لە خزمەتی خەڵکانیە. طبعا ئەو پرسیارە دەبێت لە خودی خۆی وەزیری دارایی بەڵام هۆکارەکەی خۆیشی کاتی خۆشی پێم وایە لەسەر شاشەش باس کرا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مەعاشانەی دەنارد ئەو بودجەی دەنارد بەڵام بەداخەوە یعنی نەدەگەیشت بەدەستی خەڵک بۆیە وەکو ناڕەزایەتێک بوو ئەو کاتە وەکو ئەوەی کە حتا لەسەر شاشەکان باسکرا ئەوە یەک دووش مرزەکان دەبێت خۆی داهاتەکان هەمووی بچێتە خەزینەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و بە پێی یاسای بودجەی ئیتیحادی مامەڵەی لەگەڵ بکرێتوە دابش ئەکرێت بەسەر پارێزگەکان بەڵام بەداخەوە دەبینرا کە ئەم داهاتە ناگەڕێتەوە بۆ سندوقی وەزارەتی یعنی سندوقی حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن سەرۆکی حکوومەت و داوایان کرد کە یعنی وەفد یعنی هێزێکی مشترک لە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و بە چاودێری پەرلەمانتاری هەموو لایەنەکانی تر بچنە مەرزەکان وە لە فیشخابور و براهیم خەلیل دەستی پێ بکەن
وەکو نیەتپاکیەک لەسەر ئەوەی کە لەسەر هەموو مەرزەکان بێت بۆ ئەوەی ئەو داهاتانە چێکی ئەو داهاتانە بکرێت چکە تۆ بەرپرساتیت لەسەر شانە یەک موچەی خەڵکە دووش خزمەتکردنی شارەکانە ئەمەش بەچی ئەکرێت دەبێت داهاتەکە بگرێتەوە بۆ ئەوەی کە تۆ بتوانانی خزمەتی خەڵک بکەیت بەڵام بەداخەوە ڕێگەیان نەدا بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارە بکات. بەڵ دکتۆرە جەنابتان لە بەغدا بوون ئێستا یەکێتی بانگەشی ئەوە کە ئەڵێ ئێمە بەرگری لە قوتی خەڵکەکەین بەرگری لە موچەی خەڵکەکەین لە بەغا چێ بەرگری لە مافی خەڵکەکە لە بەغا چێ ئەندازیاری بڕینی قوتی خەڵک بوو ینی چاوساغی بۆ دوژمن ئەگەرکە قوتی خەڵکی هەرێمی کوردستان ببڕێت. طبعا خۆشبەختانە ئێمە چی ئەڵێن ئێستا دەڵێن ئەوانە پارتینە بۆیە دیفاع لە پارتی و دەڵێن پارتیە بەڵام تۆ سەیری دوژمنانی هەرێمی کوردستان لە زمانی ئەوان گوێ بگرە چی دەڵێن پارتی پارێزەری هەرێمی کوردستانە پارتی بە بەردەوامی دیفاع دەکات لە موساومەش ناکات یعنی خۆیان ئەوانەی کە دژی هەرێمی کوردستان خۆیان و لەسەر شاشە تەلەڤیزیۆنە چێ بە کوردستانی ئەزانن پارتی دموکراتی کوردستان بەرگری کاری سەرسەختی مافی هەرێمی کوردستان کەیانی هەرێمی کوردستان خاکی کوردستان ئەمە ئێمە تەنها نایڵێن دژمنانی هەرێمی کوردستان ئەوانەی کە دژی قوتی هەرێمی کوردستان خۆیان باسی دەکەن و لە لیدوانەکانیشیان وازەحە خاڵێکی ترش کە زۆر گرنگە بەڕاستی من ئەڵێم زۆر بەداخەوە تۆ ئەگەر بەرژەوەندی خەڵکت پێش بەرژەوەندی حزبت دەبێت لەو دوو حمرینەوە هەمووی بە یەک دەست و یەک دەنگ دیفاع بکەی لە مافی خەڵکی کوردستان بە یەک دەست و یەک دەنگ دیفاع لە مافی پێشمەرگە کە ڕوحی خۆی دەکاتە قوربانی کوردستان و بە خوێنی هەزاران شەهیدان تۆ چوویتە بەغدا دانیشتی لەسەر ئەم کورسەی پەرلەمان دەبێت بەرگری لە مافی پێشمەرگە بکەیت دەبێت بەرگری لە مافی مناڵی شەهیدەکان بکەیت دەبێت بەرگری لە مافی خەڵکی کوردستان بە فێفەرق و جیاوازی نەکو بچیت لەوەی بڵێ موچە منێرن چونکە ئەو کاتە پارتی و مەسرور بارزانی سەرکەوتوو دەبن لە هەڵبژاردن هەمە کارەساتە بەڕاستی زۆر شت دەکرێت لە بەغدا بەڕاستی قابل قبوڵ نییە مساوامەکردن لەسەر مافی دەستوری تاک بەتاکی ئەم خەڵکە بەڕاستی ئەمە کارەساتە جگە لەمەش پارتی تەنها پارتیەکان نییە من ئەو قسەی دووبارەی دەکەمەوە 100 جارش دووبارەی دەکەمەوە بۆ پارتی بە پرۆژەکانی خزمەتی تاک بە تاکی خەڵکی کوردستان دەکات نەکو تەنها دیفاع لە پارتیەکان دەکات بۆ چونکە خاوەنی ئەو ئەزمونە ئێمە زیاتر لە 78 ساڵە لە هەموو خەباتمان لە هەموو بەرگریکردنمان لە هەموو دەستکەوتێک کە بەدەستی ئێهێنین هەموو هێزەکانی تر خۆیان دەکەنە خاوەنی ئێمەش کێشەمان نییە ئەلموهیم خزمەتی خەڵکی کوردستان بەڵام بەداخەوە کە تۆ بچیت ڕێ ئەکەویت لەگەڵ حکومەتی ئیتیحادی و ئیمزاش دەکرێت بەڵام دژایەتی ئەکرێت یعنی دژایەتی دەکەن بەس بۆ ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان لاواز ببێت ئەمە کارەساتە بەڕاستی بۆیە داوایان لێ دەکەم لە هەڵبژاردن بانگێشەی هێمنانە دەرونی خەڵکیش هیلاک نەکەن وە کێ خزمەتی خەڵکی کردووە کێ توانی بەرگری لە کەیان هەرێمی کوردستان کردووە کێ توانی بەرگری لە خاکی کوردستان و موساوامەشی لەسەر نەکردووە پرۆژەکانی پێشکەشی خەڵک کات با خەڵکیش دەنگی خۆی بدەن بە ئازادانە بەبێ هەرەشە و بەبێ هەڵمەتێکی ناتەندروست کە وای یعنی حاڵەتێکیان دروست کردووە توندوتیژی و کەراهیەت لە ناو خەڵک ئێمە یەک هەرێمین ئێمە کوردین هەرێمی کوردستان ڕاستە لە هەموو نەتەوەیەکی تایە لە هەموو ئاینێکی تایە بەڵام یەک هەرێمین بە ئەو ئسلوبە تەسیرێکی سەلبی نەکات لەسەر پێکەوە ژیان و حتا ئەو دروشمانە ئەگەر ملاحەزە دەکەیت پارتی دروشمەکانی ئارامی ئاوادانی پێکەوی و خۆراگەری هەمووی هیوا بەخشە بۆ خەڵک هەمووی بۆ خزمەتی خەڵک و ئەگەر سەیری کارنامەکەی دەکەیت لە هەموو سەکتەرەکان سیاسیە پاراستنی مافی پێشمەرگەیە خێزانیە کشت و کاڵە مافی مرۆڤە و هەروەها هەموو سەکتەرەکانی تر کە یعنی لەم نامیلکە ئاماژەمان پێکردووە بەڵام ئەگەر ئەیبینی دروشمەکانی زۆربەی لانەکانی تر
هەمووی سلبیە لەسەر دەرونی خەڵکە وا دایاننەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەوان لە حکوومەت نەبوون ووا کە ئەیخوێنیتەوە ڕێک بیرت ئەچێتە کە ئەنه لە یەک مەصدەر ئەو دروشمانە دروست کراون و هێنانە لەناو ئەم بانگێشەیە. بۆیە هیوادارم ئەم چەند ڕۆژێکمان ماوە بۆ دەنگدان ئەم هەڵمەتە ناتەندروستە بوەستێت. پرۆژەکانتان چیتان پێشکەشی خەڵک کردووە عەرزیکەن و خەڵکیش ئازادە دەنگ بەکێ دەدات بەڕاستی، بەڵام بە بەردەوامی هێرشکردنەوە سەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە هیچ شێوەیەک سوودی لێوەرناگرن، چونکە ئەم یعنی نمونە فاشیلە پێشتر ئەو لایەنە کە دژی هەرێمی کوردستان بەکاریان هێناوە سوودیشیان لێوەرنەگرت، بۆیە پێویست ناکات ئەو نمونە بهێننە هەرێمی کوردستان. دکتۆرە بانگەشەی سەرکەوتن لە کەرکووک دەکرێت، ئەوەی لە کەرکووک کرا شکست بوو یا سەرکەوتن؟ طبعا بەداخەوە ئێمە حەزمان کرد وەکو کورد بە ئیرادەی کوردستانی پارێزگارێک دابنرێت بۆ کەرکووک. دووبارە تەکید دەکەم لەسەر ئەم قسەی کە پێشتر وتمە و ئێستش تەکیدی لەسەر دەکەم. حەزمان کرد بە ئیرادەیەکی کوردستانی ببێت و جەناب سەرۆک بەرزانی لە کۆبوونەوە دیسانەوە دەڵێم لەسەر زاری ئەو لایەنە غەیری کوردی خۆیان باسییان کرد. وسمان پارێزگارێکی کوردی بێلایەن بۆ چونکە لایەنەکە تر لە کۆبوونەوەکان باسی رابردوویان کرد و یعنی ترسیان هەبوو لە قۆناغی رابردوو، بۆیە وەکو تەطمینێک وەکو کوردێکی بێلایەن بەڕاستی بە ئیرادێکی کوردستانی، بەڵام ئەوەی کرا بە ئیرادێکی کوردستانی نەبوو و بەداخەوە چۆ یعنی پارێزگارێکی دانا بەتاقی تەنها هەموو پۆستە مهمەکان بەڕاستی زیاتر لە 250 پۆستێکی گرنگ درا بەلایەنەکانی چرکەواتە پارێزگار چۆن ئەتوانێت ئەو بریارانە ئێمە نامانەوە زۆم لە هیچ پێکاتێکی ڕسەمی کەرکووک بکرێت، بەڵام چۆن ئەتوانێت بەتاقی تەنها تعریبەکە ڕاگرێت. یعنی بەڕاستی ئێمە قسەمان لەسەر شخصی کاکرێبوار نییە، بەڵام پرۆسەکە بە ئیرادێکی کوردستانی نەبوو. پێدوانیە شارێکی تریژ وکو خانەخن کرا قوربانی پۆسی پارێزگار؟ خۆیان باسییان کرد بەڕاستی، خەڵکی خانەقین باسییان کرد و دووبارە دەڵێمەوە ئەو شانازیە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن لەلایەنەکانی غەیرە کوردی بە وەرگردنی ئەو هەموو پۆستە و بەسەرکەوتنیان ئەوە وەڵامی پرسیارەکانی جەنابەت. سکاڵاکانی یەکێتی لە دەرگای فدراڵی ترسی هەڵبژاردن نەبوو کەوای لێکرد لە یەکێتی لە هەڵبژاردن ئەترسێت، چەندین سکاڵی لەسەر یاسای هەڵبژاردن و لەسەر حکوومەتی هەرێم تۆمار کرد کە حاڵی کوردستانی بەم شێوەی ئێستا بەم دۆخی ئێستاگەیان، ئەمانە چۆن ئەبینن ئێوە؟ بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان جەختی کرد لەسەر ئەوەی کە هەڵبژارت لە کاتی خۆی بکرێت و داوای کرد لە لایەنەکان کە لە کاتی خۆی بکرێت، چونکە دواخستنی تەسیرێکی سەلبی دەبێت لەسەر پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە و هەروەهاش علامەتی ئستیفهامێک دائنرێت لەسەر ئەو پرۆسە لە مەحفەلی نێودەوڵەتی، چونکە وەکو جەنابەت دەزانی چی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانەوە چی پرۆسەی سیاسی لە عێراق بە بەردەوامی چاودێری دەکرێت لەلایەنی هێزی نێودەوڵەتی و تەشخیصی خاڵەکان دەکرێت و لە یونایتد نیشنە لە جلسەکانی سیکریتی کانسڵە مەجلیسی ئەمنە و هەروەهاش دانیشتنەکانی یونایتد نیشنە عەرز دەکرێت بێ ئەوترێت ئەلیحاڵە. بۆیە یعنی ئەنجامدانی هەڵبژاردن زۆر گرنگ بوو لە کاتی خۆی، بەڵام بەداخەوە هەندێک هێز نەیانویست لە کاتی خۆی بکرێت، بۆیە پێنایان برد بۆ شکاتکردن بۆ محکەمەی ئیتیحادی. ڕێزم هەیە ڕاستە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی بە پێی دەستور مولزیمە، بەڵام یعنی ڕاست نەبوو. یعنی بۆ نمونە چۆ بە پێی دەستور سوڵتاتی هەرێمی کوردستان هەیە، سوڵتەی تشریعی کە پەرلەمانە، تەنفیزی کە حکوومەتە، دادوەری کە قەزاءە، ئۆکەی بە پێی ئەو دەستورە دەسەڵاتی پێدرەوە، بەڵام ئەوەی محکەمەی ئیتیحادی کرد طبعاً و یاساکەی کە پەرلەمان
هەڵبژاردننی پێکردووە هیچ کێشەی نییە، یعنی بەپێی یاسا و چوارچێوەی دەستورە. بەڵام ئەو دێت بڵێت ئەم یاسایە نادەستوریە، خێرە لەم کاتە نادەستوریە، یعنی بەڕاستی ئەمە تەدەخل بە دەسەڵاتی تەشریعی کە دەستور دایەتی بە هەرێمی کوردستان. ئەوە یەک. دووش ئلغاکردنی مەقعدی پێکاتەکانە، یعنی ئەمە بەڕاستی خاڵێکی زۆر زۆر سەلبی بوو، ئەحراجەیەکی گەورەی دروست کرد بۆ عێراق لە مەحفەلی نێودەوڵەتی بۆ لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پەسەند کرا کۆتای تایە بۆ پێکاتەکان. بەڵام لە هەمان کاتیەی تۆ ئلغایەکی بۆ هەرێمی کوردستان خێرە، یعنی خۆی مەسجەکە دیار بوو. لەگەڵ ئەمەش یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان بەپێ دەستور ئەوەی لە زمنی سەلاحیەتی حەسری نەبێت بۆ هەرێمەکان بە شەرتێک معارەزەی دەستور نەکات. باشە ئەم یاسایە تۆ تا یعنی لە 2007 پەسەند کراوە لە پەرلەمانی کوردستان و بەپێی ئەم یاسایە نەوت تەصدیق کراوە و معاملەی لەگەڵ کراوە بەپێی یاسای بودجەی دەوڵەتی ئیتیحادی کە لەلایەنی پەرلەمانی عێراقی پەسەند کرا. خێرا دێی حتا کاتی خۆی لە ئیحاطەکەی جنین پلاسخات لەسەر تەوقیتەکەیشی باسی کرد، یعنی مستەغرب بوو، پێی سیر بوو تەوقیتەکەی. تۆ ئەم یاسایە کاری پێکراوە و معارض بۆ دەستور نییە بە شایدی ئەو شارەزای دەستوری و ئەوانەی لە بواری نەوتی غەیرە کوردی طبعا لە مەحفەلی سیاسی عێراقی. باشە و بە بەردەوامی تعاملت لەگەڵ کردووە لە مەسەلەی بودجە، چونکە تۆ جەنابەت دەزانی کە بودجە تەحدیدەکەین ئێمە ئەوەندە برمیل لە هەرێمی کوردستان و باشە کە تۆ لە 2007 تعاملەکەی لەگەڵ ئەم یاسای خێرە لەم تەوقیتە تۆ ئەڵێی ئەمە نادەستوریە، مامەڵەی لەگەڵەکەیت وەکو پارێزگای واسط. ئی باشە پارێزگای واسط چونکە یاسای نەوت و گازیان نییە تا ئیستا بۆی نییە چونکە پارێزگایە، بەڵام تۆ هەرێمت هەیە و بە پێ دەستور ئاماژەی پێکردووە هەرێمەکان مافیان هەیە و لە تەشریعکردنی یاسا، بۆیە نابێت بە هەمان شێوەیە تەعاملەکەی لەگەڵ هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە تەعاملت کردووە لەگەڵ پارێزگای واسط. یعنی ئەمانە هەمووی بەڕاستی دووبارە دەڵێمەوە ڕێزم هەیە، ڕاستە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی مولزیمە بە پێی دەستور، بەڵام خودی خۆی علامەت استفهامی لەسەر بوو. ئەمانە هەمووی بۆ لێدانە، یعنی ئەو شکاتانە یەکەم شت بۆ یعنی حتا کۆمیسیۆنیش نەما هەدەفەکەی ئەوەیە کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت لە هەرێمی کوردستان. ئەوە یەک. دووش بۆ یعنی تۆ تعجیزی هەرێمی کوردستان دەکەیت کە تۆ یاساکەی نەوت و گازش بە نادەستوری لە قەڵەمدا، باشە تۆ یعنی چۆن نەموچە ئەنێریت نەئێڵەی هەرێمی کوردستانش موچە بدات، ئەمەش تعجیزی بوو. بۆ لێدانە لە دەسەڵاتی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە پێدەستورش ئەوە دەراوە. لەگەڵ ئەمەش خەڵکی کە زۆر گرنگیشە ئەو دەسەڵاتە لە سوڵتای دادوەریشی سندووە لە یەکلایکردن سکاڵەکانە، بەڵام پارتی وتی بەشداری هەڵبژاردن ناکەم، نەیوت با هەڵبژاردن نەکرێت، وتی بەشداری ناکەم. بۆ چونکە تۆ ناکرێت بەشداری هەڵبژاردنێک سوور دەزانی دیزاینێکی بۆ کراوە پێشوەختە بە ئیرادەیەکی غەیرە کوردستانی. دواترش یعنی تا ڕادەیەک هەندێک خاڵ چاکرا و هەرچەند لە طموحی ئێمە نەبوو بەڕاستی 100%، بەڵام تا ڕادەیەک هەندێک خاڵ چاکرا نەطموحی ئێمە نەطموحی پێکاتەکان بۆ نمونە، بەڵام لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆی. دکتۆرە باسی پێکاتەکانت کرد، هێنانی حەشدی شعبی و دیاریکردنی کاندید بۆیان لە سلێمانی تا چەند خەتەریات یان مەترسی لەسەر ئایندەی سلێمانی و هەرێمیش دروست دەکات. وەکو ئاماژەم پێکرد بەداخەوە ئێمە هەندێک یعنی نمونەیەک یعنی نمونە بۆ ئەزمونێکی ناتەندروست و فاشل کە پێشتر کراوە لە شوێنەکانی تر هەوڵ ئەوەدەن ئەیهێننە هەرێمی کوردستان و ئەمە خودی خۆی ئیسباتی
ڕؤیەی قانونی و دەستوری و کوردستانی پارتی دەکات کە دەبێت پێکاتەکان جەنابی سەرۆک بارزانی بۆ هەموو وەفدەکان وەفدی ئۆروپی ئیتیحادی ئۆروپی یونایتد نیشنە و هەموو نوێنەری پێکاتەکان دەبێت پێکاتەکان خودی خۆیان بریار لەسەر چارەنووسی خۆیان بدەن نەکو لایەنێک لە شوێنی ئەوان بریار بدەن ئەوەی کە جەنابەت باسی دەکەیت ئەمە معنای ئەوەیە سلبی ئیرادەی ئەم پێکاتانە بۆ ئەوەی لایەنێکی تر لە نژاتی ئەوان چارەنووسیان تەحدید بکات ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەیە کە هەندێک لایەن هەبوون ئەوەی ئەزمموی هەرێمی کوردستان تێک بدەن و هەروەهاش ئەو نیزامە سیاسی سەرکەوتووە لە هەرێمی کوردستان تێک بدەن. دکتۆرە لە مانگێکین مانجی ئۆکتۆبەر شانازیە بۆ پارتی و شەرمەزاریە بۆ کۆمەڵێک خەڵک لەم مانگەیە تۆ داوای چی لە خەڵکی کوردستانەکەین کە پارتی دیموکراتی کوردستان لە مانگە بەرگری لە خاچی کوردستان کرد کۆمەڵێک داسانی گەورەی تۆمار کرد کە ڕوبەڕووی هێزی ئیقلیمی و ناوخۆیش بۆیەوە. من یەکەم جار سەڵاو لە هێزی پێشمەرگە طبعاً پێش هەموو شتێک سەڵاو لەو قەرەمانانە کە توانیان ئەو هێزانە کە دژی هەرێمی کوردستان ستۆپیان پێ بکەن و دەرسیان پێ بدەن کە هەرێمی کوردستان چۆن لە قۆناغی خەباتی چەکداری توانی ئازادی بێنێت بۆ هەرێمی کوردستان نەوەکانی ئەو پێشمەرگانە داستانی پردێ و سەحێلەیان تۆمار کرد و ئەگەر ملاحەزە دەکەیت هەمان ئەو لایەنانە بە بەردەوامی هەوڵ ئەوە دەدەن کە عەرقەلە بۆ پێدانی شایستە دارایەکانی هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان بۆ چونکە هێزە ئەمنیەکان و هێزی پێشمەرگە نمونەی سەرکەوتوو نەکو تەنها لە هەموو عێراق بەڵکو لە هەموو ناوچەکەیە و لە هەموو وڵاتە زلهێزەکان ئاماژە بە هێزی پێشمەرگە کە یەکەم هێز توانی داعش بشکێنێت و هێزی پێشمەرگە حیزامی بەرگری داعششکان ئینجار هێزی عێراقی و حەشدی شەعبی و استخباراتی عێراقی توانی داخڵی مووسڵ ببێت بۆ ڕزگارکردنی مووسڵ ئەمەش طبعاً دوای تەنسیقێک لە نێوانی وەزارەتی بەرگری عێراقی و وەزارەتی پێشمەرگە کەواتە من داوا دەکەم لە هەموو خەڵکی کوردستان لە یادی داستانی پردێ و سەحێلە چۆن هێزی پێشمەرگەکان ستۆپیان کرد بە ئەو هێزانە کە دەیان ویسکەیانی هەرێمی کوردستان نەمێنێت ئەوانش دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی دەستی ئاوادانی و ئارامی بگاتە سنووری سلێمانی و هەڵەبجە و هەروەهاش هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە نەکو تەنها ئەم ئەزمونە بپارێزیم بەڵکو بۆ ئەوەی ئەم پرۆژانەی کە ماوە وەکە زۆر ڕێگریان کرد لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکێکی خۆراگر و سوپاسی خەڵکی کوردستان چونکە خەڵکێکی خۆراگرن داوای لێ دەکەین دەنگ بدەن بە لیستی 190 لیستی شکۆ لیستی پردێ و سحێلە. بەڵێ وەکو دوا پرسیارم دکتۆرە زۆر لە کاتی جەنابەتمان گرت چی بە خەڵکی سلێمانی ئەڵەن چینی بەڵێنی چی پێدەن کە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بدەن ئەو کاروانی ئەوادانی کە لە هەولێر و دوهۆک و زاخۆ و شارەکانی تری هەیە دەهێنە سلێمانی و گەرمیان و ئیداری ڕاپەڕی پێیان دەڵێم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان فەرق و جیاوازی ناکات ئەوە یەک بە بەردەوامی بوجە بۆ پرۆژەکانی سلێمانی و هەڵەبجە دانرابوو بەڵام جێبەجێ نەدەکرا لەسەر ئەرزی واقعە بۆ ئەوەی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان فەرق و جیاوازی بکات ئەیان وست ئەو مەسیجە بگەێنە بە خەڵکی سلێمانی بەڵام بەڕاستی ئەمە حەقیقەت نییە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ فەرق و جیاوازی ناکات و بە بەڵگەشەوە یعنی کە بینی ئەو پرۆژانە جێبەجێ ناکرێت لەسەر ئەرزی واقعە حکوومەت خودی خۆی هات و کردی بە ئەمری واقعە بۆیە وەکو جەنابی سەرۆکی بارزانی وتی دوای هەڵبژاردن یەک حکوومەت بەڕاستی یەک هێزی پێشمەرگە وەرێگە نادرێت بە شتی نایاسایی بۆیە داوا دەکەم لە خەڵکی سلێمانی و خەڵکی هەڵەبجە دەنگ بدەن بە لیستی 190 لیستی پارتی دیموکراتی کوردستان و بەڕاستی هەموو ئەو پرۆژانەی کە
بەرگی بناغەیان بۆ دانرا جێبەجێ دەکرێت و طبعا ئیستا خۆیان بە چاوی خۆیان دەیبینن دەست بەکار بوو و ئیشەکەش قۆناغێکی باشی بڕیوە و بە تەکیدش ئەو پرۆژانە کە پێشتر ڕێگری لێ دەکرا بۆ ئەوەی پێیان بوترێت کە حکومەت فەرق و جیاوازی بکات بە تەکید لە ئێستا و دووە بە هیچ شێوەیەک هیچ هێزێک ناتوانێت ڕێگری لێ بکەن چونکە وەکو ئاماژەم پێکرد یەک حکومەت یەک هێزی پێشمەرگە و ڕێگە نادرێت بە هیچ کارێکی نایاسایی ڕێگیری بکات لە گەیاندنی پرۆژە و ئاوادانی ئارامی بۆ خەڵکی سلێمانی و هەڵەبجە. زۆر سپاس دکتۆر ئەشواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان تا دیداریشتر بەخواتان نسپێرم.